بە ئامادەبوونی وەزیری پەروەردە و قایمقامی قەزای مێرگەسۆر لە سنووری بارزان یادی 105 ساڵەی کردنەوەی یەکەم قوتابخانەی کوردی کرایەوە کە لەلایەن شێخ عەبدولسەلام بارزانی لە گوندی بارزان کرایەوە. ئێستا لەو منتیقەیەدا ئێمە دەزانین کەم و کوڕی زۆرە لە بواری پەروەردەدا، بەڵام لە ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردووە لە دروستکردنی قوتابخانە و پێداویستەکانی خوێندن و ناوەندەکانی فێرکردن. ئەو ساڵ لە بیدایەتی ساڵ ئێمە توانیمان ژمارەیەک دەرەجە بۆ ئەو منتیقەیە دابین بکەین، بەڵام لە ئایندە کە بارودۆخی دارایی چارەسەربی ئەمە بەڵێن بە خەڵکی دەڤەری بارزان دەدەین کە لە خزمەت دابین بۆ ئەوەی زۆرترین بینایی قوتابخانە و زۆرترین دەرەجەی خوێندن و پێداویستەکانی تری فێرکردن بۆیان دابین بکەین. ڕێوڕسمەکە لەلایەن سەنتەری ڕۆشنبیری بارزان و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری وەرزش و لاوانی مێرگەسۆر ڕێکخرا بوو. هەر لە ڕێوڕسمەکەدا ژمارەیەک لەو مامۆستایانەی کە سەردەمانێک لە سنووری بارزان خزمەتیان کردبوو خەڵاتی ڕێزلێنیان پێ بەخشرا. میوانên قەدرگران، دامودەزگایên حیزبی و حکومی ڕێکخراوên جەماوەری، سەرجەم میوانên بەڕێز و لێرە ئامادە بوونە ئەو مامۆستایên بەڕێز و ڕۆژانێک لێرە خزمەتیان کرده هەم بناوێ یەکەیە ئیداریا قەزا مێرگەسۆرێ زۆر بگەرمی بخێراتنا هەنگۆ هەمە لاهەکیت کەین خۆشحاڵ و سەربلندین بۆ ئامادەبوونە هەنگۆ لێرە خێربێن سەرسەر و سەرچاوە. لە ئێستادا قەزای مێرگەسۆر نزیکەی 113 قوتابخانەی تێدا کراوەتەوە بە وتەی بەرپرسانی پەروەردەی سنوورەکەش ئەو ژمارە قوتابخانەیە لە ئاست پێویستی ناوچەکە دانیە. عەبدوڕووسایی NRT قەزای مێرگەسۆر.